لا دوای 16 ئۆکتۆبەرەوە قەزای خورماتوو بە قۆناغێکی دژواردا تێپەر دەبێت و بەهۆیەوە بازاران وڵاتی کوردی شارەکە ئاوارەی ناوچەکانی تری هەرێمی کوردستان بوون. لا کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی قەزاکەدا لەگەڵ نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوایین ڕەوشی شارەکە تاوتوێکران. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەران دەڵێت پێویستە لا زووترین کاتدا ئارامی بۆ خورماتوو بگەڕێتەوە. یاوەتە هێزی پێشمەرگە بگەڕێتەوە یان هێزێکی بێلایەن بگەڕێتەوە لەوێ بۆی هەموو لایەک متمانەی پێ بکە و بۆی خەڵکی کورد دڵنیا بێتەوە، عەرەبە سوننەکان دڵنیا بنەوە، تورکمانە سوننەکان دڵنیا بنەوە کە بە لەوێ ئەژن یەکەم کات. دوو ئەبێ ڕێککەوتنێک لە نێوان لایەنە سیاسیەکانە بێ و ئەبێ بەڕاستیش حکوومەتی عێراقی سزای ئەو تاوانبارانە بدات کە تاوانیان دەرحەق بە خەڵکی دووس خورماتوو کردووە. ڕووداوەکانی ئەم دوای خورماتوو توندوتیژی و پێشێلکاریەکانی هێزی عێراقیەکان بەرامبەر بە وڵاتیانی کوردی دانیشتووی قەزاکە نیگەرانی توندی لایەنە کوردستانیەکانی بە دوای خۆی داهێناوە. پێشنیاری ئاساییکردنەوەی ڕەوشی شارەکەش دراوەتە بەرپرسانی حکوومەتی فیدراڵی. ئەم شارە ئەبێ بارودۆخی ئاسایی کرێتەوە، تطبیع بکرێ، واتە ئەو هێزێکی هاوبەش ببرێ و شارە بپارێزرێ و ئاوارەکان بگەڕێنەوە ماڵی خۆیان و قەرەبوو بکرێنەوە لەسەر و تاوانانەی کە کراوە بەرامبەر. نەتوانین لە پەرلەمانە لە پرسی ئەم بابەتە بجوڵین لەگەڵ سەر و کۆمار سەر و وەزیران سەرۆکاتی پەرلەمان. قایمقامی قەزای خورماتوو دەڵێت گفتوگۆکان بۆ ئاساییکردنەوەی ڕەوشی شارەکە و گەڕانەوەی ئاوارەکان دەستی پێکردووە، بەڵام هەموو ئەمانە پەیوەستن با ڕێکەوتنی نێوان لایەنە کوردیەکان و ئەو هێزانەی کە ئێستا لە ناو شارەکەدان. ئێمە باسمان لێوە کردو ئەگەر هێزێکی هاوبەشیان هێزێکی بێلایەن نێتە شارەکە پێم وابێ خەڵکەکە ناتوانێت بگەڕێتەوە، دۆخەکەش ئارام نابێتەوە یان دۆخەکەش ئاسایی نابێتەوە. بۆ ئێمە لە هەوڵداین هەم لە ڕێگای ئێنەوە لە ڕێگای قونسڵخانەکانەوە لە ڕێگای پەرلەمانی عێراقەوە هەوڵ بین گفتوگۆیەک دروست بێت لە هەنێو هەموو پێکاتەکان لە نێو هەموو نەتەوەکانە بۆی کە بارودۆخەکە ئاسایی بکرێتەوە کوجاران. هەوڵ بین جارێ خەڵکەکە ئاوارەکە بگەڕێنینەوە، دوایەوە ژیانی بپارێزین، دواتر دەستکەینەوە گفتوگۆ و ئەو کێشە ئیداریە و یان ئەو بەرژەوەندیانی کە لە خورماتووە لێک ئەدات هەوڵ بین لە ڕێگای گفتوگۆ چارەسەریکەین. بەڕێوەچوونی پرۆسەی ڕفراندۆم لە باشووری کوردستان و ناوچە دابڕێنراوەکان دواتر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هۆکاری سەرەکی بوون بۆ تێکدانی بارودۆخی ئەمنی قەزای خورماتوو. پاش نزیکەی 2 مانگ لە ڕووداوەکان هێشتا خێزانە ئاوارەکان نەگەڕاونەتەوە و ڕەوشی شارەکەش بە قۆناغێکی دژواردا تێپەر دەبێت. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.